بسم الله الرحمن الرحیم. بینەرانی زۆر بەڕێزی کەناڵی دیمەن لە پرۆگرامی کلیلدا بە دیدارتان شاد بووینەوە. بابەتی ئەم جارەمان بابەتێکە پەیوەستە بە ژیانی کۆمەڵایەتی هەر یەکێک لە ئێمەوە. پرۆگرامی ئەم جارەی کلیل پەیوەستە بە ژیانی هاوسەرەکان بە تایبەتیەوە. ئەویش بریتیە لە غیرەی نێوان ژن و مێرد. ئەو غیرەیەی کە خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالا لە ناو دڵ و دەرونی پیاوەکان بەرامبەر بە خێزانەکانیان و لە ناو دڵ و دەرونی خێزانەکان بەرامبەر بە پیاوەکاندا دروستی کردووە. ئەم غیرەیە لە ئەنجامی لە ڕاددە بە دەر خۆشەویستیدایە، چونکە بە دڵنیاییەوە هیچ خۆشەویستیەک ناگاتە خۆشەویستی نێوانی ژن و مێرد بۆ یەکتری. پەروەردگار دەفەرمێ وەجەعەلە بەینەکم مەوەددەتە وەڕەحمە. مەوەددە زۆر بەهێزترە لە مەحەبەت، واتە دەکرێت تۆ کەسێکت خۆش بوێ، کەسێک تۆی خۆش بوێ، بەڵام بە دڵنیاییەوە هیچ خۆشەویستیەک نییە بگاتە ئاستی خۆشەویستی نێوانی دوو هاوسەری تەبا و ڕەبا و لە یەک حاڵی بوو کە لە سەر بنەمای خۆشەویستی و لە یەک تێگەیشتن و یەکتر قوبوڵکردنی تەواو بڕیاریان داوە ژیانی سەر تا سەری دنیا و ژیانی هەتای قیامەت لە بەهەشتی نەبراوەدا کە بەویستی خوا ئەگەر بەهەشتی بن درێژە پێ بدەن. مەوەددەت یعنی لوتکەی خۆشەویستی، کەواتە ئەگەر خۆشەویستی نێوان ژن و مێرد لوتکەی خۆشەویستی بێ، بەهێزترین جۆری خۆشەویستی بێ، هیچ غیرەیەکیش نییە هێندەی غیرەی نێوانی ژن و مێرد لە ناوبەر بێ. بە ئەندازەی بەهێزی خۆشەویستی نێوان ژن و مێرد غیرەکەش زۆر لە ناوبەرە. هیچ غیرەیەک بە ئەندازەی غیرەی نێوان ژن و مێرد لە ناوبەر نییە ئەگەر بە جوانی و ژیری ڕەفتاری لەگەڵ نەکرێ، ئەگەر بە جوانی و ژیری ڕەفتار لەگەڵ ئەو غیرەیەدا نەکرێ، چونکە غیرە لە هەموو شتێکە هەیە کە هاوبەشێکت هەبێ. ابن حجر رحمەتی خوای لێ بەفەرموویەتی الغیرة مشتقة من تغییر القلب وهيجان الغضب بسبب المشاركة فيما به الاختصاص. غيرة هذا غيرة لقوراني دلوة لهڵچوونی تووڕەییەکی زۆرەوە. بەهۆی چیەوە لە ناخی مرۆڤە ئەم تووڕەبوونە ڕوودەدا؟ بەهۆی چیەوە ئەم دڵە گۆڕانکاری بەسەرادێ؟ بسبب المشاركة فيما به الاختصاص، بەهۆی ئەوەی کە ئەو کەسێک کە زۆر یعنی پیشەکەی خۆت خۆش دەوێت، کەسێکت خۆش دەوێت، حەز ناکەی کەس لەگەڵ تا هاوبەش بێ. ئەو شتێک کە تایبەتمەندی خۆتە، خۆشەویستی خۆتە، حەزت پێ تەنها بۆ خۆت بێ و هیچ کەس چاوی لەسەری نەبێ و هیچ کەس لە تۆ لێی نزیکتر نەبێ. بۆیە بەڕێزان تەماشاکە لەناو هەموو هاوپیشەکاندا غیرە هەیە، غیرەیەکی زۆر لەناو هەموو هاوپیشەکاندا هەیە. بەداخەوە لە ناو مامۆستایانی ئاینیدا هەیە. زۆرجار مامۆستایەکی ئاینی ڕقی لە مامۆستایەکی ئاینی ترە، تۆمەتی بۆ دروست دەکا و تاری لەسەر دەدا، لە فەیسبوک کاشتی لەسەر دەڵێ ئەوە تەنها غیرەی جوڵاوە. ئەینا خۆ هیچ شتێکی زانستی و علمی بەرامبەر بە فڵان کەس پێ نییە. یان لە مەجلیسێکە باسی دەکرێڵن مامۆستا فڵان کەس وتارەکانی بەهێزە ئاوایە ئەم لەخۆوە هەندێک شتی بوختانی بۆ دروست دەکا، تۆمەتی دەداتە پاڵ، شتەکانی بۆ دەهۆنێتەوە. ئەوە غیرەیە، یعنی غیرەی جوڵا بەرامبەر بە هاوپیشەیەکی خۆی کەوا دەزانێت لەو سەرکەوتوترە لە لای خۆی، لە دیدی خۆیەوە یان لە زمان خەڵکەوە یان لە بینەرانیەوە، وا دەزانێت فڵان کەسی مامۆستای ئاینی لەو سەرکەوتوترە و مەحبوبتر و خۆشەویستترە لە دڵی خەڵکا، غیرەی دەجوڵێ. ئێستا سەرنج بدەن جەنابتان دکتۆرەکان، یعنی پزیشکێک کاتێک کە لە شوێنێکە نۆرینگەی هەیە، نەخۆشی زۆر دەبینێ، دکتۆرێکی تر، پزیشکێکی تر، طەبیبێکی تر پێی خۆشحاڵ نییە، یعنی غیرەی بەرامبەر دەکات. زۆر جار کاتێک فەحسەکانی بۆ لا دەبەی دەڵێ ئەوانە هەر فڕێدە، ئەو دەرمانانە هەر فڕێدە، خۆ دەشزانێ ئەمانە عیبیان نییە، ئەمانە یشتی تازەن و ئەو هەموو پشکنین و ئەشیعە و تیشک و شتە پێویستی نییە دووبارەی کاتەوە. بەڵام غیرەی بەرامبەر بە دکتۆرێکی تر هەیە. پارێزەرێک کاتێک کە دڵی پارێزەرێکی سەرکەوتووە، غیرەی هەیە بەرامبەر بە پارێزەرێکی هاوڕێی خۆی.
لە ناو حیزبەکاندا کوتلەی حیزبی کوتلەی ئەم غیرەی هەیە بەرامبەر بە کوتلەی ئەو بەخوا بڕواتان هەبێ کورتان دروون بینیوە کورتان دروون هاکە کورتان دەدورێ بۆ ئاژەڵەکان ڕێزمێ بۆ ڕووی جەنابتان کە ئەوش پیشەیەکی پێویستە ئەو کورتان درووە پێی ناخۆشە بڵێن کورتان دروویەکی تر لە شارێکی تر لە فڵان شوێن هەیە کورتانی باشتر بۆ گوێ درێژ و ئەسپ و ماین و ئەوانە دەدورێ یعنی کورتان درۆ غیرەی هەیە بەرامبەر بە کورتان دروویەکی تر جا وەستای بینا دەگری دوکاندار دەگری بازرگان غیرەی هەیە بەرامبەر بە بازرگانێکی تر بەرگ درو بڵێ فڵان کەس ئەو جلو بەرگانی لەبەر جوانی دووریەوە بەرگ دروێش کە پێی ناڕەحەتە غیرەی دەجوڵێ بەرامبەر جا غیرە لە نێوان هاوپیشەکاندا دەکرێ ببێ بە مای پێشکەوتن بەرگ درێ غیرەی هەیە بەرامبەر بە بەرگ درێک مامۆستایەکی ئاینی بەرامبەر بە مامۆستایەکی ئاینی پزیشکێک غیرەی هەیە بەرامبەر بە پزیشکێک دەکرێ غیرەی نێوان هاوپیشەکان ببێ بە مایەی پێشکەوتن هەوڵ بدە تۆ جوانترین بەرهەم پێشکەش بکەیت هەوڵ بدە ئەگەر غیرەت هەیە بەرامبەر فڵان کەسی هاوپیشەت تۆ بەرهەمی جوانتر پێشکەشکە بەڵام نەیکەی بە پێشبڕکێی شەریفانە لە ناوت دەبا دڵی خۆت تەنگ دەکات دەتکات بە ناحەزی هەموو کەس لەگەڵ کەس ناحەوێیتەوە بۆیە دەبێت ئاگادار بین غیرە لە ناو دڵی هەموماندا هەیە لە ناو دڵی هەموو مرۆڤێکدا هەیە هەر پیشەیەکت هەبێ غیرەت هەیە بەرامبەر بە هاوپیشەکانی خۆت بۆ ئەوەی ئەم غیرەیە لە ناوت نەبا دڵت نەخوا ڕقل لە خەڵک نەبێ نەتکات بە ناحەز و ناکەس وا لێبێ لە هیچ شوێنەکان نەحەوێیتەوە غیرەکەت بێنە بەکاری بێنە لە پێشکەشکردنی کاری جوانتردا بڵێ من غیرەم لە فڵان کەس هەیە نامەوێت لە ناوی بەرم نامەوێت بیسڕمەوە نامەوێت لە مەیدانە نەبێ خوای گەورە دەرگای ڕزق و ڕۆزی بۆ هەمووانمان فراوانە هەر خۆی ڕۆزی دەری هەمووانە و سەر زەویش ئەوەندە فراوانە جێگەی پیشەی هەمووانمانی تێدا دەبێتەوە بەڵام با من هەوڵ بدەم بەبێ ئەوەی لە کەسایەتی تۆ دەم جوانترین بەرهەم پێشکەشکەم با کاری خۆم بسەلمێنم کە من دەتوانم کارێکی جوانتر و ناوازەتر و ڕازاوەتر و پێشکەوتوتر پێشکەشکم لەوەی تۆ ئەو کاتە تۆش منافەسەم کە بەڵام منافەسەیەکی شەریفانە بەبێ غیبەتکردن بەبێ بوختانکردن بەبێ تەشهیر و شکاندن با غیرەکەمان ببێتە مایەی منافەسەیەکی دروست و ئابڕوومەندانە و پێشکەوتوانە و ئەو کاتە هەم خۆمان سوودمەند دەبین کارەکەمان دەچێتە پێشەوە و هەم خەڵکیش زیاتر لێمان سوودمەند دەبن بەڕێزان بۆ ژن و مێردی ژوایە لە ئەنجامی لە ڕاددە بە دەرخۆشویستن کاتێک ژن و مێردێک لە ڕاددە بە دەر یەکتریان خۆش دەوێ ئەو ژن و مێردە ئەگەر وریانە بن ئەو غیرەیە لە سنوور دەترازێ دەبێتە دڵپیسی بۆیە وتراوە ئین من الحب ما قتل هەندێک خۆشەویستی هەیە هەندێک خۆشەویستی نێوان ژن و مێرد هەیە دەبێتە مایەی کوشتن یعنی بەڕاستی سووتێنەرە بەڕاستی بکوژە ئەم پیاوە ئەوەندەش نەکەی خۆی خۆش دەوێت یعنی بەو بازاڕەدا دەڕوا خەڵک بەخوا سەیری ئەو ناکە هەل لە خۆت چاوی دەسەر هەموو خەڵکە ئەبێ کوڕێک ئاوڕی نەدابێتەوە ئەبێ کەسێک سەیری نەکرد دەبێ کاتێک لەسەر ئیشەکەیەتی لە ماڵ نییە ئەوەندە خۆشەویستی بەهێزی بۆ هاوسەری هەیە خەریکە لی دەکا بە گومان دەبێتە دڵپیسی دەبێتە چاودێریکردن بەردەواما دەزانێت هەرچی عالەمی سەر ئەم زەویەیە هەرچی ئەو خەڵکە هەیە ئیش و کاری نییە بەس تەماشای هاوسەرەکەی ئەو دەکا بەس بە تەمایە بۆ ئەو بێ یان جاری وای ژنێک بۆ پیاوەکەی بەخوا ئەم پیاوە ئەگەر ئەم شووی پێکردوێ نەر کەس پێ ڕازی نییە کەچی ئەم خۆشەویستی لە ڕاددە بەدەرە ئەوەندە مێردەکەی خۆی خۆش دەوێت کوشتوویەتی لێ کردووە بە کوشتنی ناوناخ بەردەوام چاوێکی کردووە بە چوار چاودێری مێردەکەی دەکات لە هەموو هەڵسو کەوتێکە لە هەموو چاکوچۆنیەکە تەنانەت سەی تەلەڤیزۆنێکە سەیری بێژەری هەواڵێکە ئەم گومانی لەسەر ئەوەیە تۆ بڵێ ئارەزووی بۆی نەڕوا تۆ بڵێ ئەم نەکاتە لاوە کەسێکی تر شوێنی نەگرێتەوە نەبێتە خۆشەویستی هاوسەرەکەی ئەم کەسە دەمرێبەوە ئین من الحب ما قتل ئەم خۆشەویستێ لە ڕاددە بەدەرە بەهۆی غیرەیەکی زۆر لە پێویست زیادەوە مرۆڤەکە دەکوژێ ژیانی تاڵ دەکا ناڕەحەتی دەکا هەڵوێستی نەشیاو دەنوێنێ بەڵام بە ژیری ڕەفتاری لەگەڵ بکەی ئەو غیرەی کە خوا لە ناو ناخی مرۆڤی بەڕێز و بەغیرە تا دروستی کردووە غیرە نیشانەی ئیمانداریە نیشانەی بەشخصیەتیە نیشانەی کەسایەتی بەهێزە
نیشانەی ئەوەیە لە دڵێکی پاکەوە بەرامبەرەکەت خۆش دەوێت. ئەم غیرەیە کە خوا بەم جوانیە لە ناودڵی مرۆڤە بە غیرەتەکانی وەکو جەنابتاندا دروستی کردووە، لە ناودڵی هەموماندا دروستی کردووە وەکو ئەهلی ئیمان و ئیسلام و کوردایەتی، ئەگەر بە ژیری ڕەفتاری لەگەڵ نەکەی دەبێ ڕەفتاری لەگەڵ بکەی دەبێت بە خێر و دەمەزەردی خۆشەویستی دەکاتەوە. ئەگەر بە جوانی ڕەفتاری لەگەڵ بکەی بە دروستی بەکاری بێنی خۆشەویستی نێوان خۆت و هاوسەرەکەت دەمەزەر دەکاتەوە. یعنی هەر جارە غیرەت جوڵە ژنەکە بۆ پیاوەکەی پیاوەکە بۆ ژنەکەی لە جیاتی ببێتە ژەهر و بیان کوژێ دەمەزەردی خۆشەویستیان دەکاتەوە. جاریشکە خۆشەویستیەکە نوێ دەکاتەوە، چونکە خۆشەویستیش لە ئەنجامی ئەو هەموو ساڵ بەیەکەوە بوونە جار هەیە تەپوتۆزێک لەسەری دانیشێ. خی گەورە ئەم غیرەی لە دڵەکانە دروست کردو بەو غیرەیە تەپوتۆزی سەر خۆشەویستیەکە لادەچێ و دەمەزەر دەبێتەوە و تیژ دەبێتەوە و نوێ دەبێتەوە و ڕەگ و ڕێگەکانی زیاتر ڕۆدەچن لە خۆپۆپی تازە و جوانتر دروست دەکاتەوە. زانایەکەی بە ناوی جۆردن جلانتۆن دەڵێ قد تكون الغيرة عاطفة كريهة تولد من صاحبها قلقا ورغبة في التملك. غیرە عاتیفەیەکە سۆزێکە کە لە ناو دڵی خاوەنەکەیدا دڵە ڕاوچە دروست دەکا، بەردەوام هەستی ئەوەی لا دروست دەکا خاوەنداریەتی هەبێ بەسەر کەسی بەرامبەردا، یعنی خۆی بە خاوەنی بزانێت من چۆنم پێخۆشە تۆ ئاوا ڕەفتار بکەی، چۆنم پێخۆشە ئاوا سیرکەی، ئاوا قسە بکەی، ئاوا بڕۆی، ئاوا هاتوچۆ بکەی. وقد تكون استجابة صحيحة عندما نرى حبنا لشخص معرض للخطر، فالغيرة قد تكون حماية للحب. بەڵێ شەیەکی جوانە، الغيرة قد تكون حماية للحب. غیرە دەبێتە پارێزەری خۆشەویستی. غیرە دەبێتە پارێزەری خۆشەویستی ئەگەر بە دروستی و بە جوانی ڕەفتاری لەگەڵا بکرێ. الغيرة هي أكبر براهين العشق وليست شكا كما يعتقد البعض. نزار قباني وتويتي غيرة گەورەترین بەڵگەیە لەسەر عاشقبوونی دوو کەس بەرامبەر یەکتر. یعنی کاتێک کە ژن و مێردێک غیرەیەکی زۆر بەهێزیان بەرامبەر یەکتر هەیە، بەڕێزان نیشانەی ئەوەیە لوتکەی عاشقبوونی یەکتریان هەیە، نەک ئەوەی کەوا گومان لە یەک بکەن. چاولێ ئێمە دەڵێن فڵان کەس غیرەی زۆرە بەرامبەر بە هاوسەری، ئەمە معناوانێ دڵی پیس بێ، ئەوە بەڵگەی بەهێزە لەسەر ئەوەی لوتکەی خۆشەویستی گرتووە تا بە تەواوی جەستە و کیان و ڕەگ و خوێن و دڵیەوە شەیدایە عاشقی خۆشەویستەکەیەتی کە هاوسەرەکەی خۆیەتی. بۆیە هەندێک خەڵک دەڵێن کاتێک کە پیاوی غیرەی هەبێ بەرامبەر بە ژنەکەی، ژنێ غیرەی هەبێ بەرامبەر بە پیاوەکەی، ئەوە دڵپیسیە. ئەم زانایە دەڵێ نزار قەبانی دەڵێن نەخێر، ئەمە بەڵگەیە لەسەر بەڵگە نیە لەسەر دڵپیسی، بەڵگەیە لەسەر عەشق و خۆشەویستیەکی لە ڕادە بەدەر. وتراوە ما أحسن الغيرة في حينها وأقبح الغيرة في كل حين. غیرە ئەگە لە شوێنی خۆیدا بێ، لە کاتی دیاریکراوی خۆیدا بێ، ناو بەناو بێ، بەڕاستی ژیانی ژن و مێردایەتی جوان دەکا. بەڵام زۆر ناخشیرینە، ئەقبەح سیغەی مبالەغەیە، هیچ شتێک لەوە خراپتر نییە، قێزەونتر نییە، ناشرینتر نییە، بەدتر نییە، لە ناوبەرتر نییە، سووتێنەرتر نییە لە غیرەیەک فی کولی حینین، لە هەموو سات و کاتێکە، بەردەوام لە هەموو چرکە ساتێکی ژیانە تۆ خەریکی غیرەکردنبی لە هاوسەرت، لە هاوبەشی ژیانت، لە هاوژینەکەت. ئەمە یعنی لە سنوو دەچێتە دەرەوە، ژیان تاڵ دەکا، مانا بۆ ژیان ناهێڵێتەوە. پیاو نابێت بە غیرەی فیتری ژنەکەی قەڵس و تووڕە بێ، یعنی پیاوی وا هەیە لەسەر ئەمە لە هاوسەری جیابێتەوە. نەخێت، دەبێت پیاوانی بەڕێز ئاگاداری ئەوە بن ئەم فیترەتی پاکی ژنەکەتە کە غیرەی هەیە، ئەمە خوا تیا دروست کردووە. خوای گەورە ئەو غیرەی خۆش دەوێت کە سەرچاوەکەی لە پاچی و لە جوانی و لە خۆشەویستیەوە هەڵقڵاوە. غیرەی مەحموودە، نابێت پێی قەڵس بی. اینجا ئێمە پێشەوایەکمان هەیە کە ڕەسوول الله صلی الله عليه وسلم ڕۆحم بە قوربانی بێ، دایکی ئیمانداران، دایکی بەڕێزمان خاتو عائیشە هاوسەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ أن رسول الله صلى الله عليه وسلم خرج من عندها ليلا. دەفەرمێ شەوێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە سەرەی ماڵی من بوو، لە لای من بوو، بە شەو ڕۆیشتە دەڕێەوە. قالت فغرت عليه.
دەفەرمێت کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو شەوە ڕۆیشتە دەرەوە، واتە لە دوای نوێژی عیشا کە لە لای خێزانەکانی دەمایەوە حتا بانگی بەیانی ئەو شەوەی کە سەرێ هەر خێزانێکی بوو بێ، دەفەرمێت لە دوای نوێژی عیشاوە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆیشتە دەرەوە، ماوەیەک ڕۆیشتە دەرەوە. فغرت عليه أي اضطربت أفعالي وتغيرت أحوالي براستي هەڵسوکەوتم گۆڕا، بەڕاستی ڕەفتارم گۆڕا، وەزعم تێکچوو، دەم و چاوم سوور هەڵگەڕا، ئیتر دنیا لەبەر چاوم ناڕەحەت ناشرین بوو. فجاءت فرأى ما أصنع. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەڕایەوە ماڵەوە، دەفەرمێت بینی فرأى ما أصنع، شتم لێ فڕێدەدا، نوێنم لێ فڕێدا بوو، کەلوپەلم کۆ نەکردبووەوە، قاپ و قاچاق لێوارم دەستکاری نەکردبوو، ئیتر ماڵێکی شپرزە، یعنی ڕووم خۆش نەبوو، دەمولچم بە یەکادا بوو. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم ڕەفتارە نامۆییانەی لە من بینی. چەند پیاو هەیە ژنەکەی خۆی لەسەر ئەمە تەڵاق داوە کە ڕۆیشتۆتە دەرەوە بە دڵێکی پاک، بە دڵێکی پڕ لە خۆشەویستی، بە ئارامی، بەنێتی کار و کەسابەت، بەنێتی سەردانی ماڵی دایک و باوەک، بەنێتی سەردانی نەخۆشێک، بەنێتی چوون بۆ پرسەیەک، هیچی لە دڵا نەبووە. ئەم ژنە لە ناو ناخی خۆیان لەو مەسافەیە خۆی خواردوێتەوە، لەو ماوەیەدا بیری لەوەی کردوێتەوە تۆ بڵی پیاوەکەم لەکوێ بێ، تۆ بڵێ ئێستا تەلەفۆن لەگەڵ چیا بکە، تۆ بڵێ سەردانی ماڵی چ ئافرەتێکی کرد بێ. پیاو کە دێتەوە ماڵەوە، ژنەکە وەکو خات و عایشە دەفەرمێ اضطربت أفعالي وتغيرت أحوالي، هەڵس و کەوتم گۆڕا بوو، دەم و چاوم گۆڕا بوو، ڕووم ترش کرد بوو، قسەم تاڵ بوو، ماڵ و حاڵم بە یەکادا بوو، هیچم کۆ نەکردبووەوە کە پێشتر وانە بوو. ئەم پیاوەش کاتێ دێتەوە ژنەکەی خۆی بەم شێوازە دەبینێ، چونکە خۆی پاک بووە و هیچ لە خۆی عاشق نابوو. ئەم ژنە بەناڕەوە ئاوا دەکا، تووڕە و پەس دەبێ، پەنا بە خوازاری وا دەگاتە تەلاق، زۆری تەلاق لەسەر ئەوانە ڕوویداوە. بەڵام پێغەمبەری ڕابەرمان، پێغەمبەری خۆشەویست و چاوساغمان صلی الله عليه وسلم بە زمانە شیرینەکەی، بەڕوە هەمیشە گەش و جوانەکەی فەرمووی ما لەکی یا عائشەت و ئەغیرتی، ئەوە چییە خات و عایشە، هاوسەری خۆشەویستم، هاوسەری بە وەفا و بەڕێزم، ئەغیرتی، ئەوە غیرە گرتی، ئەم ڕەفتارەی تۆ کە دەیبینم نامۆیە. خۆ ئێستا من هەست سەعاتێ لەمەوە پێش بەیەکەوە بووین، چەند ڕوود خۆش بوو، چەند زمانت شیرین بوو، چەند بە تەماوی ماڵ و حاڵ کۆکەیتەوە شتێک ئامادەکەی، ئەم گۆڕانکاری بەسەرتاهات ئەغیرتی، ئەمە هی غیرەکەتە، دیسان غیرەی ناخت جوڵا. فقلت خات عائشة دەفەرمێ وتم وما لي لا يغار مثلي على مثلك، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، چۆن کەسێکی وەکو من غیرە لە کەسێکی وەکو تۆ نەکات، تۆ بەو هەموو جوانیت، جا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو کەس جوانتر بووە، بەو هەموو شۆخ و شەنگیەت، بەو هەموو جوانیەت، یەک پارچە نور و ڕەحمەت لەسەر زەویدا دێ و دەڕۆی، هەموو ئەخلاقت کانە خولوقه القورئان، بەخوا هەموو ئافرەتێک شەیدای ئەوەیە هاوسەری بەڕێزت بێ، مثلی کەسێکی وەکو منیش دڵناسک، ئەو هەموو خۆشەویستیان بۆ تۆ هەیە، حەز دەکەم هەمووت بۆ خۆم بێ، چۆن غیرەم ناجوڵێ. ئافرەتیش دەبێ وەکو خات و عایشە بەو شێوەیە، ئەوەی کە لە ناخیاتی بەم ئەدەبە، بەم جوانیە، بەم شێوازی خۆشەویستیە دەری ببڕێ. فقال رسول الله صلى الله عليه وسلم، سرورمان صلى الله عليه وسلم فرموي أقد جاءك شيطانك، شيطانك ديسان هاتوا بولاد، شيطانك هاتوا بولاد، أي فأوقع عليك أني قد ذهبت إلى بعض أزواجي فأنت لذلك متحيرة متفتشة عني. ئێستاش ئەو شەیطانی لە ناو ناختایە هات پێی وتی گومانی لا دروست کردی کەوا گوایە من چوون بۆ لای یەکێکی تر لە خێزانەکانم، بۆیە تۆ هەستت بە سەرگەردانی بە دڵ ناڕەحەتی کرد، لێکۆڵینەوەم لەگەڵ دەکەی، پرسیارم لێ دەکەی لەکوێ بووی، بۆ ئەوەت پێچوو، چووی بۆ لای کێ، ئەو تەفتیشاتەوە ئەو لێکۆڵینەوەم لەگەڵ دەکەی، جا لێردا سەرنجی إلى بعض أزواجي، بۆ لای هەندێک لە خێزانەکانم، بۆ لای خێزانێکی ترم چووم. يعني ژن خات و عایشە غیرەکەی لەوە بووە، خۆی یەقینی 100% هەبووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیانیان نەزەرێکی حرامیشی لە ئافرەتێکی نامەحرەم نەکردووە، بەس گومانی وابوو، شەیطانەکە وای خستە دڵەوە کە بچوو بێ بۆ لای یەکێکی تر لە هاوسەرانی خۆی کە حەڵاڵیەتی،
کەواتە تۆی پیاو دەتەوێت بە ئارەزووی خۆت چاوت تێرکەی لە نامەحرەم ژنەکەشت مافی ئەوەی نەبێ بڵێ غیرە بکە و غیرەی بجوڵێ و پێی ناڕەحەت بی ئەوە کارێکی ناڕەوایە ئەو تۆ هەڵەی خاتو عایشە غیرەی کردووە لەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاوسەری خۆشەویستی لەو کاتەدا چووبێ بۆ ماڵی یەکێکی تر لە هاوسەرەکانی کە حەڵاڵی خۆیەتی حەڵاڵی شەرعی خۆیەتی هیچ ناڕەوایەکی تێدا نییە. قالت يا رسول الله أو معي شيطان خاتو عائشة فرمو أي پیغمبري خوا صلى الله عليه وسلم بو من شيطانكم لقلايا قال نعم فرمو بلى قلت ومع كل إنسان لقل همو مروفك أو شيطان لناخا هيا قال نعم فرمو بلى قلت ومعك يا رسول الله لقل توشا أي پیغمبري خوا صلى الله عليه وسلم أو شيطان لناخا هيا قال نعم فرمو بلى ولكن ربي أعانني عليه حتى أسلم بلام خوي پروردگار أو شيطاني من كلناخي مروفكان هم مروفك هيا أو مني والكر فأسلم مسلمان بو أما لصحيح مسلم فرمو دكاتوا فأسلم لصرسي غي ماضي أي فصار مسلما فلا يدلني على سوء أو من مسلمان بو أو شيطانا حيث كاريش خراب من نشان نادا حيث خطرو غايليش خراب نهينة تميشك مو بلام لصرسي غي مضارع فأسلم أي فأنا سالم من شره خواه قول الرحمة بمن كردوا من للشر أو شيطاني ناخم سلامتم وهيتي بجواناكم وناتو أنا كاريقري هبل السلام بل أما باسی غیرەیە کاتێک کە ئافرەت غیرەی جوڵا ئەبێ پیاو بەم شێوەیە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەفتاری لەگەڵ بکە. ناوبڕێکی زۆر کورتمان هەیە و دێنەوە دیدارتان. بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان، باسی غیرەمان کرد. باسی ئەومان کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن ڕەفتاری کرد لەگەڵ غیرەی خاتو عایشەدا. وتراوە ما أشقى المرأة الغيورة وما أتعس حياتها. ئای چەند بەدبەختە ئەو ئافرەتەی کە هەموو ژیانی پڕە لە غیرە واتە سات و کاتی بۆ نییە شەو ڕۆژ بەردەوام مێشک و دڵ و دەرونی لەسەر ئەوەیە ئەبێ مێردەکەی ئێستا چێ ببینێ ئێستا چ قسەیەک بکە ئێستا پەیوەندی بە چێوە بکە سەردانی ماڵی چێی کردبێ لە کاتێکا ئەم پیاوە زۆر پیاوێکی شەریف و پاک و بەڕێز و بە حورمەت و چاوپاک و لەشپاکە حیز یعنی نازانێ ئافرەتێکەیە لەسەر زەویدا جگە لە هاوسەری بەڕێزی خۆی خۆشەویستی خۆی وما ئەتعەسە حەیاتوها ئای چەند ژیانی پڕە لە بەدبەختی چ ژیانێکی پڕ لە چەرمەسەری و ناڕەحەتی بەسەر دەبا هیچ کاتێک خۆشی بە دڵ و دەرونی دانایە. نار الغیرة تحرق البيوت السعيدة ئاگری غیرە ئاگری غیرە ئاگرێکە دەتوانی بە جوانی بەکاری بێنی بۆ خواردن دروستکردن بۆ خۆگەرمکردن وەکو ئاگر وایە ئەگەر وریانێبی ئەو ئاگرێت لە سنوور چوە دەرەوە و ترازە هەموو شتەکان دەسووتێنێ. ئاگری خۆشەویستی کە بوو بە غیرەیەکی لە ڕاددە بەدەر تحریق البیوت السعیدە زۆر ماڵی خۆشبەختی سووتان. ژن و مێردێک زۆر بەیەکەوە خۆشحاڵ بوون زۆر بەیەکەوە شاد و شکر بوون ئای چ بە خۆشەویستیەک بە یەکگەیشتن و ژیانی هاوسەریان پێکهێنا بەڵام لە ئەنجامدا لە ڕاددە بەدەر غیرە لە نای یەکێکیان بۆ یەکێکیان هەبوو ئەو ماڵی سووتاند. تەنان مرۆڤەکان لە ناو دەبا دەگاتە حەدی ئەوەی بەدەستی خۆی کەسی بەرامبەر بکوژێ بەس بۆ ئەوەی تەنها بۆ ئەو بێ. یعنی ئەم غیرەیە وای لێ دەکاڵێ ئەگەر بێت و خۆم لە ناوی نەبەم ئافرەتێکی تر ئەم پیاوە دەبا بۆ خۆی کەواتە هەر نەمبێ باشترە باوەکەوەی کە بڕوا بۆ کەسێکی تر ببێ بە هاوبەشی ژیانی کەسێکی تر هەر خۆم لە ناوی بەرم. بەڵێ ئەمە ڕووداوی واقعیە. کتێبێکەیە لەو کانە بەینەنە الحەبیب ئەگە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ناوماندا بوویە. ناونیشانی کتێبەکە بە عەرەبی ئەوەیە لەو کانە بەینەنە الحەبیب ئەحمەد شوقەیری نووسیەتی بانخوازی جیهانی بە ناوبانگ لە لاپەڕەی 58 چاپی سێیەم 2015 کتێبەکە دەرچۆی کە لای منە چاپی سێم 2015 لە لاپەڕەی 58 کتێبی لەو کانە بەینەنە الحەبیبی ئەحمەد شوقەیریدا ئەم بەسەرهەتە ڕاستەقینە هەیە. ئەڵێ ژنێک مێردەکەی زۆر زۆر خۆش دەویست. یعنی ماڵێکی هەژار بوون کابرا ڕۆژانە بە کرێکاریەک بە حەماڵیەک بە ئیش و کاری من و تۆ ئەوانە حتا وەکو دەژیا شتێکی دەست دەکەوت بیهێنێتەوە بۆ خێزانەکەی. ئەم ئافرەتە ئەوەندە مێردەکەی خۆی خۆش دەویست غیرەکەی لە سنوور چوو بۆ دەرەوە.
بەردەوام دەژێت چاودێریدا بوو لێپرسینەوەی وردی لەگەڵا دەکرد ئەوش دەگو وەڵڵاهی لەسەر کار بووم هاوڕەکانم شاهدن بڕۆ بپرسە بەڵام جارێک دوو جار مانگێک دوو مانگ ساڵێک دوو ساڵ یعنی پیاوەکەش ئامۆژگاری دەکرد ئافرد وەڵڵاهی من هەر تەنها هی تۆم والله من ئەگە خوا دەکات پارەی چەند کولێرەیەکی حەڵاڵم دەست دەکەوێت بینەوە نان و ئاوێک لە ماڵەکەی خۆمان لەم ماڵە هەژارەدا بەیەکەوە بخۆین ئێستا من هیچ ناکەم بچم ژنێکی تر بێنم ئافرەتێکی تر بەسەر تۆ بێنم من ئەوە نەتۆم خۆش دەوێت چاوم غێری تۆ نابینێ بەڵام بەداخەوە بەم ڕوونکردنەوانە زیاتر ژنەکە وێران دەبوو زیاتر غیرەکەی بەهێزتر دەبوو بۆیە بڕیاریدا کە مێردەکەی وا ناشرینکە وا بیشێوێنێ هیچ ئافرەتێک هەر قێزی نایە سەیری کە نەک ئامادە بێ شووی پێ بکاو بێتە هاوسەری کابرا لە کرێکاری گەڕابەوە پیاوێکی ماندوو زۆر بەدڵێکی ساف بە جستەیەکی شەکەتەوە چۆ سەر جێگای خەوتنەکە ژنەکەوتی من مەسافەیەکی تر دێم و هەندێک کەلوپەری ماڵکۆ دەکەم وتی ئاساییە کابرا لەبەر ماندووبوونی ڕۆژ هەر ئاوای کرد و خەوی لێکەوت کە خەوی لێکەوت ئەم ژنە پێشتر بەرنامە سازی کرد بوو ترشی ئەسیدی هێنا مادەی تێزاوی هێنا یەک شوشە تێزاوی هێنا بوو لە شیرینی ئەو خەوەیە بە دەموچاوی مێردەکەی کردداماوە کە بە دەموچاوی کرد و یەک پارچە دەموچاوی هێنایە خوارەوە هەردوو چاوەکانی کوێر کرد ئەوە لەو کتێبە ئاوا باسی دەکا و کە خۆی ئەحمەد شقەیری نووسیوێتەوە ئەڵێ ئەو تێزابە چۆ هەردوو بەر هەردوو چاوێکەوەت هەردوو چاوی کوێر کرد پێستی دەموچاوی هەمووی داماڵی کابرا وەکو ئەوەی لە کتوب پڕێکە فڕی دەیتە ناو ئاگرەوە بەو ئاگرەوە هەستاونەی دەزانین ڕوو لە کوێکەوە چاوەکانی تاریک بوون دوای ئەوەی کاوا پۆلیس گرتی وتی بۆ لەو مێردت کرد چه خراپەیەکی بۆت هەبوو چ تاوانێکی کردبوو ئاوە بەو تاوانکارێت بەرامبەری کرد وتی وەڵڵاهی هیچ شتێک وەڵڵاهی باشترین پیاوی سەرزەوی بوو خۆشەویستترین کەسی سەرزەویم بوو بەڵام ناخم پێیدەوتم لەوە ئەچێ ڕۆژێک لەڵ ئافرەتێکی ترا هاوسەرگیری بکە پەیوەندیدا بمەزرێنێ مارەی بکە و بیهێنێتە ماڵەوە ئەو کاتە منی بۆ نامێنمەوە ئەو کاتە بۆ من نامێنێتەوە بۆیە ویستم بە حسابی خۆم وا دەموچاوی ناشرین کەم نەک کوێری کەم دەستموچاوی وا ناشرین کەم کە پێستەکەی وا بشێوێ هیچ ئافرەتێک جارێکی تر بە تەمای ئەوە نەبێ هەر سەیری کە چ جای هاوسەرگیری لەگەڵا بکە ئەو ناخەی خۆم ئەو ئاگرەی ناوناخەم ئەم ئاگرەی هێنایە دەستەکانمەوە ئەو ترشی ئەسیدەوە بە دەموچاویمدا کرد بەڵێ ئەم پیاوەی بەدبەخت کرد کابراش سوێندی خواوتی وەڵڵاهی ئافرەت هیچ ئافرەتێک لە ژیانمدا نەبووە منیکی هەژار تەنانەت توانێت بەڕێوەبردننی ماڵەکەی خۆمم زۆر زۆر بە زەحمەت هەیە بەم هەژاریە ئێستا هیچ ناکەم دەچم ژنێکی تر دێنم بەڵام تازە کار لە کارترازە ئەمی خستە سوودی زیندانەکانەوە و لەودی و شیشەکانەوە و لە تاریکی زینداندا هەتای ژیان بەسەر بەرێ پیاوێکیش لە ڕووناکی چاوەکانی مەحرومی کرد بۆیە چەند جوان وتراوە نار الغیرەتی تحریق البیوت السعیدە ئاگری غیرەی لە ڕاددە بەدەر کە نەزانی چۆن ڕەفتاری لەگەڵا بکەی کە سات و دەمی خۆی بۆ نەبێ و هەمی شەوێ و لە مێشکە هەر بەردەوام بێ ماڵە بەختاوەرەکان ماڵە بەختیارەکان دەسووتێنێ دەچینەوە خزمەت ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لای خاتو عایشە بوو خاتو عایشە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم میوانی هەبوو چەند میوانێکی هەبوو لە هۆدەکەی خاتو عایشە دانیشتبوون لەو کاتەدا خاتو زەینەب خواردنێکی دروست کردبوو زانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم شەو سەرەی مانەوەیەتی لە ماڵی خاتو عایشەدا زەینەبیش هەر خێزانی پێغەمبەر بۆ صلی الله علیه وسلم دایکی ئیمانداران دایکی ئێمەیە خاتو زەینەب چاکی نواند هات هەندێک خواردن نێ بۆ نمونە کولێرەیەکی کردووە خواردنەکە شل نەبووە خواردنی هێنا لەسەر دەفرێکی گڵین ئەو کاتە کە قاپوشتەکان کەمتر بوون دەفرەکان گڵین بوون لەسەر قاپێک لەسەر دەفرێکی گڵین چەند کولێرەیەکی دانا بۆ ئەوەی کە میوانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بیخۆن و پێغەمبەری خوش لێ بخوا خاتو عایشە کاتێک کە دەرگای کردەوە ئەوە زەینەبی خێزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم خواردنەکانی وەرگرت و هێنایەوە ژوورەوە بەڵام زۆر تێکچوو یەکسەر خاتو عایشای بەڕێز خێزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەموچاوی تێکچوو سوور هەڵگەڕا ناڕەحەت بوو هەر یەکسەر قاپەکە وەریگرت و لە دەستی هێنای ئەم دیەوە بە زەویەکەی دادا قاپە گڵینەکە پارچە پارچە بوو شکاو بوەسێ چوار کردەوە خواردنەکە کەوتە سەر زەوی
عرزم کردن خواردنی شل نەبووە بۆیە لە فەرمودەکەدا دەڵێت پێغەمبەر صلی الله عليه وسلم خواردنەکەی کۆ کردەوە واتە کولێرەکانی کۆ کردەوە نانەکەی کۆ کردەوە ئەمجا فەرمووی غارت ئومکم میوانە بە ڕێزەکان دایکتان چونکەوە دایکی هەموو ئیماندارانە ئەوانش ئیماندار بوون دایکتان کە خاتو عایشەیە غیرەی جوڵە یعنی ئەم ڕەفتارە نەشیاوەی کە کردی لەبەر چاوی ئێوەدا لەبەر چاوی منی هاوسەریدا کە میوانی خۆشەویستم هەیە ئەم قاپەی هێنا و بە زەویەکەی دادا و دەفرە گڵینەکە بوەسێ چوار پارچەوە و خواردنەکە لەو دەشتەم کوێرە جوانە منانە جوانە لەوێ کەوت بەڕاستی ئەوە هیچ کێشەیەکە پەیوەندی بە منەوە نییە یعنی من و خاتو عایشە هیچ شەڕێکمان نەبووە هیچ ئاژاوەیەکی خێزانی لە نێوانماندا نییە هیچ گازندە و گلەیەکمان لە یەکتر نییە بەڵام تەنها غارت ئومکم دڵنیا بن بەس دایکتان غیرەی کرد ئەوە دایە عایشەتان بەس غیرەی کردووە ئەمە بەس غیرەیە ئەمجا فەرمووی وەرن نانەکەتان بخۆن خاتو عایشە وەردەوەردە تۆزە سارد بۆەوە وتی ناوە زەینەب دەیەوێت خۆی نزیک کاتەوە لە تۆی با بۆ نزیکێتی ئەوە خێزانێتی هاوسەری حەڵاڵی خۆیەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی دەبێت قاپێکی تۆ بە تاز لە قاپەکانی تۆ لە دەفرەکانی تۆ کە قیاسەکەی وەکو ئەوەیە و هاوشێوەی ئەوەیە بیدەینەوە بە ماڵی زەینەب واتە غەرامە بکرێ نابێ ڕەفتارەکە بەسەر تا خاتو عایشە تێپەڕ بکە قاپێکی ماڵی خاتو عایشە جالەو کاتەیە قاپ و دەفر خۆشەویست بووە وەکو خۆشمان دەبینین باو باپیرانمان ئەو هەموو دەفر و حاجەتەی ئێستا نەبووە لە ماڵدا دەفترە گڵینەکەی خۆی هاوشێوەکەی خۆی لە خاتو عایشە وەرگرت و درایەوە بە ماڵی زەینەبە ئەم فەرمودەیە لە صحیحی بوخاری داهاتووە حافظ ابن حجر عسقلاني لفتح الباري دا لشرح صحيح بخاري دا دبر جينو دا للاپەڕی 325 دا فرمي فيه إشارة إلى عدم مؤاخذة الغيراء بما يصدر منها لأنها في تلك الحالة يكون عقلها محجوبا بشدة الغضب الذي أثارته الغيرة دا فرمي أم فرموديا ئاماژەیە بەوەی یعنی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو دەرسی ژیانیان لێ وەردەگیرێ زۆر خۆشەکە خەڵک فەرمودەکە بە کوردی بەڵام بەداخەوە زۆر جار بەس ژێرنووس کراون فەرمودە دەبێ وەکو حافظی ابن حەجەر لێ حاڵی بی کە چەند جوان لەم فەرمودەیە دەرسی ژیان بۆ ژن و مێردەکان شی دەکاتەوە لێ حاڵی بووە دەفەرمێ لەم فەرمودەیەدا ئاماژە بەوە کراوە کە ئافرەتێک کە غیرەی دەجوڵێ عدم المؤاخذة نابێ لێ بگری نابێت سەر کۆنەیەکی لە ڕاددەری بکەی نابێ عقوبەیەکی وای بدەی خوا نەخواستە بگاتە حەدی تەلاق و جیابوونەوە و جێگا لێ جیاکردنەوە لأنها في تلك الحالة چونکە ئافرەت کە غیرەی جوڵا لە مێردەکەی يكون عقلها محجوبا بشدة الغضب الذي أثارته الغيرة عقلي جام دەبێ ئەوە تا دەوتێ عقلی جام بوو عقلی جام دەبێ چاوی هیچ نابینێ گوێی هیچ نابیستێت چونکە ئەوەندە بەهێز تووڕە دەبێ ئەو تووڕەیە بەسەر عقل یازاڵ دەبێ بۆیە لەو کاتەدا کە عقلیش کاری نەکرد کاری نەشیار لە دەستی مرۆڤ دەوەشێتەوە وەکو خاتو عایشەوەتانێ لەبەر چاوی ئەو هەموو میوانە بە ڕێزەدا میوانی ئازیزی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حزوری پێغەمبەرێکە صلی الله عليه وسلم کە هەموو کەس شەرمی لێ دەکا لە حزوری هاوسەری ژیانیدا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم کارەی لێوەشایە ئەو دەفرەی هێنا لەبەر چاوی ئەو میوانانە لەبەر زەویەکەیدا داوشکاندی و خواردن لەو سەر زەوی ئەو خواردنە جوان لەو سەر زەویە کەوت بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم لێی نەگرت تەنها ڕوونی کردەوە ئەمە غیرەی دایکتانە کە جوڵاوە و پەیوەندی بە هیچ شتێکی ترەوە نییە بۆیە لەو کاتەدا کە ئافرەت غیرەی دەجوڵێ پیاوی بەڕێز دڵنیا بە عەقڵی جام بووە عقلی کار ناکات چاوی هیچ نابینێ گوێی هیچ وەرناگرێ تۆش وەکو پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم بەسەبر و تەحمل بە كان النبي صلى الله عليه وسلم حكيما في معاملته مع نسائه إذا لاحظ عليهن الغيرة پێغەمبەر صلى الله عليه وسلم کاتێکەوە غیرەی هاوسەرەکانی دەبینی زۆر بە حەکیمی و بە کاربەجێیی کاری لەگەڵا دەکردن وەک خەڵکی ئەمڕۆ هەڵ نەدەچوو خێرا هەڵ نەدەچوو نەی دەکرد بە کێشەیەکی گەورە چونکە کاتێک کە ئافرەت غیرەی لە پیاوەکەی هەیە پیاوەکەش ڕەتفعلی بەهێزی هەبوو کاردانەوەی توندی بەرامبەر هەبوو ئەو کاتە غیرەی ژنەکە زیاد دەکا و زیاتر دەکەوێتە شک و گومانەوە ڕوونتری بکەمەوە پیاوێک دێتەوە بۆ ماڵی خۆی لە دەرەوە خەریکی کار و کەسابەت بووە
خەریکی سەردان و سیلەی ڕەحم بووە، خەریکی فەرمانگە و کاروباری ئاسایی و ژیانی ڕۆژانەی خۆی بووە کە دێتە ژوورەوە ژنەکەی غیرەی جوڵاوە وەکو پێشتریش باسم کرد لە بەرنامەکەدا وتوێتی لەوە چی ئێستا لە ماڵی فڵان کەس بێ کە کچێکیان هەیە بێ هاوژینێکیان هەیە لەوە چی چاوی لەسەر ئافرەتێکی تر بێ هەزار خەیاڵی خراپ شەیطان دەهێنێ بە مێشکیا عەقڵی جام دەبێ بۆیە کە دێتەوە ماڵەوە پیاوەکە دێتەوە ماڵەوە بە خێراتنەوەی ناکا ڕووی خۆشی ناداتێ ناچێتە سەر جێگای خەوەکەی ماڵ و حاڵی کۆ نەکردوێتەوە خواردنێکی خۆشی بۆ ئامادە نەکردەوەکو ڕۆژان ئەگەر ئەم پیاوە یعنی ڕکاردانەوەی توندی بەرامبەر هەبوو تووڕە بوو قەڵز بوو دەستی کرد بە تەڵاق خواردن و سوێند خواردن و قبوڵی ناکەم و چۆن شتیوا لە من دەوەشێتەوە ئەوانە ئەم ئافرەتە زیاتر شک دەکات ئەمجا زیاتر گومانەکانی لەلا دەبنە ڕاستی بۆیە پێویست دەکات پیا و لەو کاتەدا بەسەرخۆی نەهێنێ هەر بڵێ ئەوەیە دیارە غیرەتە غیرەکەت جوڵاوە غیرەی ئافرەتانی نیشانەی خۆشەویستیە بەس دڵنیا بە تۆ خۆشەویستترین کەسمی لەسەر زەویدا ئیتر نە سوێندی بۆ بخۆ نەپاکانەی بۆ بکە نە بەڵگەی بۆ بێنەوە وی ئەم غیرەیە زیاتر نەبێ وەشک و گومانەکان زۆرتر نەبن بابەتێکی گرنگ هەیە بەڕێزان کە لە پرۆگرامی کلیلی ئەم جارەدا عەرزی جەنابتانی بکەم بویر هەمومانی بێنینەوە ئەویش ئەوەیە ماڵی باوکی کچ کاتێک کە کچەکەیان بە شوو دەدەن بەڕاستی پێویستە ئامۆژگاری بکەن کە ڕاستە ئێستا تۆ مێردەکەت خۆشەویستترین کەسی سەر زەویە لەلات بەڵام کچی خۆم ئاگادار بە غیرەیەکی لە ڕاددە بەدەر لە دڵ تا دروست نەبێت لە ئەنجامی ئەم خۆشەویستیەوە چونکە دواتر سەرگەردانت دەکا ماڵت کاول دەکا جعفەری کوڕی ئەبی تاالب ئامۆزای پێغەمبەر عەبدوڵڵای کوڕی جعفەری کوڕی ئەبی تاالب جعفەر ئامۆزای پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم و لە غەزادا شەهید کرا کوڕێکی هەبوو ناوی عەبدوڵڵا بوو زۆر کوڕێکی عاقڵ و ژیر و تێگەیشتوو بوو عەبدوڵڵای کوڕی جعفەری کوڕی ئەبی تاالب کاتێک کە کچەکەی بەشوودا وتی کچی خۆم وەرە یەک دیێڕت پێ بڵێم یەک ئامۆژگاری دەکەم بیکە مشکتەوە بەختەوە دەبی ئیاکی وەلغیڕە فەئینەها میفتاح الطەلاق کچی شیرینم وریای خۆت بە غیرەی لە ڕاددە بەدەر من نەزانم مێردەکەتت چەند خۆش دەوێت چەند بە دڵی خۆت ئاواتەخواز بووی شوت پێکردەوە ئێمەش پێمان خۆشە یاخوا پیرۆزت بێ بەس ئاگادار بە ئەم خۆشەویستیە لە ڕاددە بەدەرە نەیکا بە غیرەیەکی کوشندە لێت چونکە غیرەی لە ڕاددە بەدەر و لە هەموو سات و کاتێکا کلیلی تەلاقە لە پرۆگرامی کلیلەوە پێتان دەڵێن ئەی ئافرەتی بەڕێز ئاگاد لە خۆت بێ غیرەی لە ڕاددە بەدەر کلیلەکە دراوەتە دەست و دەرگای تەلاق لە خۆت دەکەیتەوە ماڵ وێران دەبی وإياك وكثرة العتب فإنه يورث البغضاء کچی شیرینم زۆر بۆڵە بۆڵ مەکە بەسەر مێردەکەتە تکایە زمانی بۆڵە نەبێ ناڕازی مەبە لە هەموو شتێکە هەر ناڕازی بی بۆڵە بۆڵی زۆر و دەمەبۆڵەی زۆر و ناڕازی بوون لە هەموو شتێکی ژیانت ئەم پیاوە وا لێ دەکات دڵی پڕ دەبێت لە قین بەرامبەرت جارێک دوو جار دە جار قبوڵی دەکات بەڵام کاتێک کە زانی تۆ بە هەموو شتێکە هەر دەبۆڵێنی هەر ناڕازی هەر ڕەخ نەدەگری هەر چاوت جوانیەکان نابینێ هەر چاوت لەسەر کەم و کوڕیەکانە ئەو خۆشەویستی وردە وردە کاڵ دەبێتەوە لە دەفری دڵیدا لە زیاتی خۆشەویستی ڕق و قین بەرامبەرت کۆ دەکاتەوە وە لە ئەنجامەیشا ژیان لەگەڵا ناباتە سەر و لێت جیا دەبێتەوە و ماڵەکەتان وێران دەبێت ئامۆژگاری بۆ ژنان ئافرەتانی بەڕێز خوشکانی بەڕێزم هەرگیز سەرسوڕمانی خۆت بە هیچ کەسایەتیەک لە بەرامبەر مێردەکەتا دەرمەبڕە ئەمە لە برای خۆتانی وەرگرن هەرگیز سەرسوڕمانی خۆت بە جوانی پیاوێک بە کەسایەتی بەرزی بە ڕەوانبێژیەکەی بە زمان پاراویەکەی بە قەد و قیافە و باڵاکەی دەرنەبڕی لەبەر چاوی مێردەکەتە جابە ئەو کەسە کەسێکی مەشهور بێ سیاسی بێ بەڵێ فڵان سەرکردەی سیاسیەکە هەموو خەڵکی وڵات جیهان دەیناسێ با ئەوە سەرکردەیەکی سیاسی بێ با مامۆستایەکی ئاینی بێ با ڕۆژنامەنووسێکی بەتوانا بێ با پێشکەشکارێکی لێهاتووی تەلەڤیزۆن بێ نەچی لەبەر چاوی مێردەکەتە کە تۆ دڵیشت پاکە هیچ لە دڵانی وەکو برای خۆت سەیری دەکەی بڵێ بەڕاستی فڵان کەس گرنگە بەڕاستی خاوەنی کەسایەتیە بەڕاستی زمانی شیرینە بەڕاستی پیاوێکی مەردە لەبەر ئەوەی ئەمە غیرەی مێردەکەت دەجوڵێنێ هەرچەندە ئەمە تۆ وەکو برا سەیری دەکەی و لە ئاستێکی گشتیدایە و موڵکی کۆمەڵگایە ئەو کەسە هەموو خەڵک وا باسی دەکا
بەڵام تۆ باسی مەکە. ژنی عاقڵ و ژیر خاڵی یەکەم ئاگال لە خۆت بێ سەر سوڕمانی خۆت جگەل لە مێردەکەت بۆ هیچ پیاوێکی تر لەبەر چای مێردەکەت دەرمەبڕە. دووەمیان ئافرەتی بەڕێز خوشتی بەڕێزم هەرگیز مێردەکەت بەراورد مەکە بە هیچ پیاوێکی تر با نزیکترین کەسی خۆی بێکە براکەیەتی، با نزیکترین کەسی خۆت بێکە براکەتە. بۆ نمونە قەت بەراوردی مەکە براکەت وایە وەڵا براکەت ئەو توانایی هەیە ئەو بەهرەی هەیە ئەو لێهاتوویەی هەیە یان براکەم ئەوەی کردووە ماڵی وابوو ئەو تۆمبیلەی کڕی ئەو کەلوپەلە گرانبەهای کڕی ئەوەندە مەردە ئەو هەموو هاڵکە خۆشی دەوێ. هەرگیز نەکەی مێردەکەت بەراورد بکەی بە کەسێکی خۆشەویستی یان نزیک و خۆشەویستی خۆت، چونکە هەرچەندە ئەو کەسە نزیک بێ دڵنیا بە بەو بەراوردکردنەی تۆ لە نێوان ئەو مێردەکەتە مێردەکەت ڕقی ئەو کەسە دەچێتە دڵیەوە. بەدەست خۆی نییە، بەخوا زۆر برا هەیە ڕقی لە براکەیەتی نەزانی ژنەکەیەتی. ئەم ژنە ئەوەندەی وتووە فڵان کەسی برات ئەها چیەکە بۆ ژن و منداڵەکەی ئەوەندە چەند باشە، چەند خەڵک خۆشی دەوێ، چەند بە حورمەت و بەڕێزە، چەند دەست و دڵواڵا و سەخی تەبیعەتە. ئەم پیاوە بە قسەی ئەم ژنە وای لێدێ ڕقی لە براکەی خۆی دەبێتەوە، ڕقی لە ژن براکەی خۆی دەبێتەوە کە پێشدا چەند خۆشەویستی بوو. بۆیە ژن دەبێ ئاگاداری ئەم دوو خاڵە بێ. بۆ پیاوانی بەڕێزیش لە کۆتایی پرۆگرامەکەدا دەڵێم نەها ڕەسوول الله صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نهی لەوە کردووە ئەن یەترک الرەجل ئەهله لەیلا یەتەخەونهم ئەو یەلتەمیس عەثراتهم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو لە صەحیح بوخاری موسلیمە فەرموودەکە هاتووە نهی لەوە کردووە، ڕێگری لەوە کردووە، قەدەغەی کردووە پیاوی موسڵمانی بەڕێز بە لە کتوپڕا خۆی بکاتەوە بە ماڵدا. یەتەخەونهم یعنی یەظن خیانەتەهم، بۆیە ئەوە کتوپڕ خۆی بکاتەوە بە ماڵدا بە گومان بێت تۆ بڵێ ئێستا کەسێک لای ماڵەوەمان نەبێ، تۆ بڵێ کەسێکی بێگانەی نامەحرەم لە لای خێزانم نەبێ، پیاو نابێ ئەم کارانە ڕەفتارانی لێ پۆشێتەوە. ڕۆیشتەوە توێتی ئافرەت دەچم بۆ دوکانەکەم، ئەچم بۆ بازاڕ، ئەچم بۆ دایرەکە، ئەڕۆم بۆ شارێکی تر، ئەچم بۆ سەفەر. دوای سەعاتێک ژنەکە بەتەمایە تا ئێوارە نایەتەوە، ژنەکە بەتەمایە هەتا ڕۆژی دواتر دوو ڕۆژی تر نایەتەوە، لە کتوپڕێکا خۆی دەکاتەوە بە ماڵدا بەبێ ئەوەی کەوا لە دەرگا بدا، بەبێ ئەوەی کۆکەیەک بکە، زیکرێک بکە، تەسبیحاتێک بکە، چلپەی پێڵاوەکانی نایە، لە کتوپڕا دەرگاکە دەکاتەوە ئەچێ بزانێت داخۆشنەکەی کەس لە ماڵەوە لەگەڵ یان نییە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی پیاوی موسڵمانی بە غیرەت و بە شەهامەت و دینداری ڕاستەقینە ئەمەی لێ ناوەشێتەوە، چونکە ئەم ڕەفتارە تووشی دڵپیسیت دەکات. ئەو کاتە غیرە دەبێت دڵپیسیش ماڵوێرانکەرە، نەفرەت لێکراوە، غیرەیەکی مەذموم و زەمکراوە و ئەو ژنەش دڵی بەرامبەرت دەگۆڕێ، خۆشەویستی بۆت نامێنێ، چونکە دڵوای لێ دێ دەزانێت کە تۆ متمانەت پێی نییە. بۆیە تەنانەت ئەگەر لە ماڵ نەبووی دە سەفەرێک بووی پێش ئەوەی بگەیتەوە ماڵەوە تەلەفۆنێ بکە، ئێستا موبایلت پێیە، تەلەفۆن بکە ئافرەت وەڵاوە لە فڵان شوێنم بە ئیزنی خوای گەورە لەوە چێ نیو سەعاتی تر بگەمەوە ماڵەوە، لە کتوپڕا دەرگاکە مەکەوە، هەر لە مزگەوت دێیتەوە، لە بازاڕ دێیتەوە، لە دایرە دێیتەوە، لە دەرگای مەدخەلەکەەوە تەقەیەک بکە، یعنی پێڵاوەکان بە زەوی بچێشە، دەنگێک بکە، بسم الله الرحمن الرحیمێک بکە، ذکرێکی خوا بکە، سوبحان الله بکە، سڵاوەتێک لێدە لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. با ئەم ژنە یعنی لە کتوپڕا مەڕۆژ سەری، چونکە دووسێ جا کە ئاوات لە کتوپڕا دەرگات کردەوە ئەم ژنەش وا گومان دەبا کە تۆ متمانەت پێی نییە، کە بە دوی عیب و عەم و کەم و کوڕیەک و خەلەلێکیا دەگەڕێی، فەقیرەویش دنیایەکی پاک خەریکی ماڵ و حاڵ و منداڵ و ئیش و کاری خۆیەتی شایەن بەوە نییە کە تۆ ئاوا گومانی لێ بکەی، خۆشەویستیەکەی بۆت کاڵ دەبێتەوە. بابەتی غیرە بابەتێکی فراوانە، ئومێدەوارم توانی بێتم لەم بەرنامەیەدا لە پرۆگرامی کلیلی ئەم جارەدا تیشکێکی گونجاومان خست بێتە سەر کە غیرەکان لە شوێنی خۆی دابن، غیرەی نێوان ژن و مێردە خۆشەویستەکان ببێتە دەمەزەردی خۆشەویستی و خۆمان پارێزین لە غیرەیەک کە سەر دەکێشێ بۆ دڵپیسی، دڵپیسیش تێکچوونی خێزانی بەدواوەیە، سووتانی ماڵی بەدواوەیە، لێک جیابوونەوە و تەڵاقی بەدواوەی خواپەناماندا. خوای گەورە هەموو لایەکمان بەختەوەرکە، لە دینەکەی خۆی باشتر شارەزامان کە ژیانێکی تەندروست و سەلامەت و پڕ بەختەوەری بەسەر بەرین. تا پرۆگرامی داهاتوو بە خوای پەروەردگارتان دەسپێرم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.